هاوڕێنەوە کاتان باش چۆن ببرن لایڤەکەم کرد دای تۆ باش دەرنەچوو زۆر ناساڵ بوو بۆی لامدا ئەگەر خەرخەوەی بێت دەمێ هەماش دووبارە بکەمەوە بەڕەنگەشکە تۆ مار بەکەین دوایەوە بەهەرحاڵ هاوڕێ من نامەوێ ئەمە زۆر لەسەرەوە بەس هەندێک ڕووداو دێتە پێش تۆ ناچاری یانی خۆی نووسین چییە وە چ شارە کە ڕووداو دێتە پێش لێ قسەی خۆت ێسە دەکەی کاتێک ئینسان کە قسەی نییە بەجددی لەوەیە تو دەترسەی ترست لەوەیە ترمارزیە ترسەکە ئەرهابی ترسەکە لەوەیە زۆر کەس من هاوڕێیان دیتم ئەترسن هەڵوێستێک دەست بدە ڕوندای ئەوە سەریان ئێران بکەوێ با بە ژیان وایە شتێک دەنووسی لە ئێستا بە عەقڵی ئێستا چکە هەموو شتێک گەڕێن سەر کاتی شوێنی خۆی ئەو وێنانەی لەبەردەستە بەوەی تێ لێکدانەوە دەکەی خۆ مەسەن شێکۆ بێ کەس وازان ئەڵڵا پەشێ شعریان سەر مەلا مستەفا هەیە بەس لە حەفتاکانە کاکە لە حەفتاکانە تۆ ناکرێت بە 2020 بپیوی لەبەر ئێوە دەمی تێڕوانینەکان وا بوو ئەمە مانان هەموومان لە کوردستان دابڕابووین لە هەموو کۆمەلگای مرۆڤایەتی چەندین ئابلۆقەمان ئەو شتانەی دەمانزانی ئەو کتێبە بچووکانەی لەبەردەستمان بوو ئەو مەزموع بەوەی تەقیمات دەکرا وێنەکانمان نەبوو جیا لەگە سوسیال میدیای ئێستا کە بەحرت بۆ کرایەوە بەحرێکی زۆر گەورەیە لە زانیاری ئاڵوگۆڕ دەبینی دنیایەک سوسیال میدیا لەبەردەستە بەکەی خۆت قسە دەکەی جێ لە ڕێی جیا دەبێت هاوڕێیان بێمە سەر ئەوە بەداخەوە من هەندێک شت دەبینم زۆر بێتاقەت دەبم بخۆم یعنی بڕواوکە من ئەو پارتیویشێکی سەد ئەوەندە بەقووەت بم شەم پێیان دێ بە تەنیاش بم باوەڕم بخۆم هەیە یعنی دەتوانم ئەزیەتیان بدەین دەتوانین تەنجیان لە ئەوروپا یعنی هەندێک زۆر بکەین کە وەک ئێستا نەتوان بە ئیسراعەت بسوڕێنەوە وەک ئێستا 1001 حساب لە ئەوروپا دەکرێت بۆ گەورەترین لە بەوم نییە گەورەترین ترسیان ئێستاکە لەو ئۆپۆزیسیۆنەی دەروێت و ڕادیکاڵانە قسە دەکا هیچ شیانەگەری پێ ناکرێت وە چالاکی یەک کەس دەتوانێت حیزبەک و گەورەترین بەرپرسێک کە وەکو مەسوول بەرمونە خاوەنی ئەو هێزەیە بەڵام لە ئەوروپا ناتوانێت بە ئیسراعەت بسوڕێتەوە بێتر لەبەرەوەی لێرە قانون هەیە هەند لە بۆ نوەکو یەکە هاوڕێیان بەڵام من هەندێک نموزە دەبینم بەڕاستی وتم لەو خەڵکی خۆمان پێڕۆخ نەگیر و ڕەنگی لە مەشکەم و کورتیدا هەبیتم مۆدیلێک پیشان دەدا دەرێ ئەو مۆدیلە زۆر لە پارتیوێچێتی دەچێت خراپتر بیە هەندێک حاڵەت لەبەرەوەی ئەزمموی نییە بەنمونە پیاوم دەوێ ڕەخنە لە یەکەچی بگری خۆی پێ بزانە کۆ هەماوەی هەرستیت وشی ئەوەی لادە هەبوو هەماوەی هەرسە دەبات لە ڕێڕای بگری ئاوی تێ بکەی بڕواکە دەبێەوە ئاویان بدرێتێ لەبەرەوەی بە دژمنکاری تێدەگا من بۆ خۆم زۆر ڕەخنە لە هەموو لایەک دەگرم بەس پرۆسەشی زۆر قورسە بە سەدان و هەزاران کەس لێ تووڕە دەبی تۆ ڕەخنەیەکت گرت لە ئیسلامیەک تەواو هەزارانە بڵاو بۆم ئەوە بڕوای بەدین نییە تەواو هەموو ئیسلامیەک شەت بر لێ دەدا ڕەخنە لە چەپ بگرە مرۆڤم دەوێت ڕەخنە لە چەپەکان بگری بلانە چەند کو ئەوە دەبن ڕەخنە لە ئەدیبێک بگرە لە نووسەرێک بگرە لە شاعیرێک بگرە کە بانگەشەی کە خۆی پێوەکو بڕوا بکەن کەسی وە هەبووە چەند ساڵە لە ئەوروپایە 50 30 ڕەخنەم لێگرتیە بلۆچی کردی مەرەوە ساب لەم یعنی ڕەخنەی زۆر سادەش بووە باشە ئەو بێتە دەسەڵات دەبی چ ماڵوێرانێک بی دوو ئەمە ڕەخنە لە مەسرور ئەوروپی یان ئەو نموزەجێ لە ڕێکخراوی زەماوەری کاکە هەیە پاڤێل تاڵەبانیە بەکەیف خۆی دەکاتە سەرۆک بڕیار دەردەکات نموزەزێکی وا قێزەوەن پاشە بەجددیمە یعنی ئەوانە هەموو نیشان دەدا ئێمە کەمکورتی زۆر گەورەمان هەیە یان خەڵک بەس ڕەخنە دەگری بەس خەڵکان دەدا خەڵکەکی زۆر هەیە باش ئەمە لۆ ڕەخنە لە سەرکردانە بگرین دڵی منداڵەکانتان نانێرن بەس خەڵک بە خۆتان و منداڵەکانان ناسنا پێشەوەی خۆپشاندان پێشەوەی جەپەکان بەڵام کوری فەق خەڵک بە کوشتەتەن بە خۆشمان وایە ئەگەر وەنەکەی یعنی شەرم نییە ئەمە ڕۆکی ئەوانە بین شەرم نییە من بچووکترین شتی گەندەڵیم کەویتە بەردەستی ئەنجامی بدەم بەڵام ڕەخنە لە پارتیوێچێتی بگرین بەهەرحاڵ
ئەو نموزەزەی پیشان دەدرێ عقلی ئەزت لێشێک لەو شتانە عقلی تۆمەت یعنی بووینە ئامرازێک خزمەتکارێکی پارتی وێچێتی بە بەلاش بەشش چۆن بەغەڵەت تێم مەگەن هەندێک خەڵک هەندە ژن هیچ ئیشیانیان لێرە بەردەرگای کۆڵان ئەو وەخت خۆی وابوو نازانم ئێستا چۆنە مەوزوع نییە ئیتر دەبی یەکەشی بدەنە بەرێ دەگەی تۆ ئەوە بیان ئەمە گەنج بوون هەرزەکار بوون هەر مامۆستایەکی کچ کە یان ئافرەتێک فەقیری حڕەتی هەبە قۆناغی هەرزەکاری لە شارۆچکەیەکی متەخەلف ئەو بوون 1001 حەق و حیساب و چیرۆکمان لەبۆ دروست دەکرد لە کاتێکدا 1970 ئەو چیرۆکانە ڕاست نەبوو بچووکترین جوڵە کاکە بەنمونە من ئێستا پارتی وێچێتی چێن پارازن زانیاری چێن کوڕی ئەو وڵاتان لە تکریت و لە عۆزەی نهاتینە لە قامشی لە دیمەشق نهاتینە دەیان ناسی کە تو یەک کۆنتاکتت هەبوو یەک دیدارت هەبوو یەک ئەوەت لەگەڵی کرد تەواو لێدوانە کرد لە قازانجی لایەکدا بە قازانج دەشێتەوە تو چ دەکەی بەرەیەکە پێتە دەرێ ئەها ئەوە سەربەویە ئەو عەقڵێتە کە هەوڵ دەدا کۆمەلگە تارماییەکەی ڕەش پیشان بدا کەسی سەر بەخۆ نما کەسی جوان نما پارتی وێچێتی بە ملیۆنەها دۆلار دەکرد کە مزداقەتی کەس نەنیە بەداخەوە قەیناکە پاتاڵەکانیەکی پارتی ئەوانە چ دەڵێن مشکلە نییە بەس ئەی بەلو خەڵکێک خۆی پێ ئۆپۆزیسیۆن بێ ڕەخنەگەر بێت بە کەیف خۆی بێویژدانی بکە لە بەرامبەر زۆر کەس چکۆ هەر یەکەمان نییە هاوڕێیان مەسەڵەن ئێستا ئەتونی بەرداغ بەرداخێک ئاو هەیە تۆ پڕەکەی دەبینی منی بەتاڵەکەی دەبینی جارش کە من بەتاڵەکەی دەبینم ئەتو پڕەکەی دەبینی ئەنی ئەو هاالەیە خۆ ڕووداوی سیاسی با ئێمە هەمومان لە ناو ڕووداوە سیاسیانەیە 30 ساڵە چەندەها لێکدانەوەمان کرد یەغات بووە تەقیممان سەقەت دەرچووە خۆشەوە خەڵک قسە دەکە دەرێ نەمگوت 100 قڵی غەڵەتە یەک دۆچ ڕازە دەرێ نەمگوت یا حرەکەی ژوجی گۆڕان وێران بیجێلین جێلین نەمگوت هێزەکی ئۆپۆزیسیۆن نەبوون یعنی ئەوەی پێخۆشە قسەکەی خۆی بێتە جێ مشکلەک نییە پاشخانێ ینی ئەو ڕووداوانەی لە دوایوی دروست دەبێت چی لێ دێ هەر ئەو دەوێ بڵێ نەمگۆ زۆر زیرەک بوو هاوڕێیان هەندێک ڕووداوی سیاسی دێت تێڕوانی ناوەکو گوتم هەریکەمان دیدی بۆ چوین خۆمان دەڕۆژ من لە 8 تەمووز ڕۆژ یەکەم دووەم بوو 9 تەمووز بوو لایڤم کرد گوتمەوە خەتەرە دژم ئێمە کە دەڵێ دژیمانەوە نییە تەئیدی لاهور دەکەی یان ئەوە تاقینت هەیە لە پاوێل چکۆ ئەگەر هاوچێشەکە لاهور بی کردبایەوە لە بەرامبەر پاوێل دەبایە هەمان شتمانە بێ هاوڕێیان بەو ئوسلوبە گاڵتە جاری شەوە کەر بستا بوونایە بە هەمان شت لەگە پاوێل بکرابایەوی کە پاوێل کردی ئەوایە خەڵکی ئازادی خواز زت بێت وەکو چۆن ڕێکخراوە زیانی مرۆڤ دۆستەکان خەڵکانی ئازادی خواز دیفاعیان لە قائیدە کردیە لە دژی ئەدانی شێوەی کوشتنی قوسامە بنلا ببوو لە سەدام و ئەدامی عەلی حەسەن مەجید و شێوەی گرتنی گوانتانامۆ لە ئەمریکا بووە کە قائیدە بوونە دەبێ خەڵکی ئازادی خواز دیفاع لە پرەنسیبی مافی مرۆڤ و ئازادی بیرڕا بکە حەقی نەبیم وچاکە چێ نییە بەڵام ئەمەند ئەو تاقەی هەیتم زیاتر خەڵکەکی ئازادی خواست لە ئێستا وەڵڵاهی لە وەختی لەو 20 ساڵەی ئەوروپا کەسی ئیسلامی هەبووە کە 180 لە دژی یەک بووینە بە ساڵ ئیشم لەبۆ کردی وەکو ئەو وەریدە بەنمونە هەموو ئیسلامیە سیاسەکانی 2000کان کە جیران بەدواوە بەدەیان ڕۆژ و مانگ و بەدەیان تەلەفۆن و ئەو لە بیریانە خەڵکی پارتی خەڵکی یەکێتی کورێگە چێتی و گەنجە گوڵە خوێنکارانیان واتە بەرماندا بەر شەقی بر بەڕێ ئەمنستی ڕۆژێک تەلەفۆن لە بۆم دەکرێت قوڵ ناکە قسە مام جەلال بڵێ هەلو گۆڵدە گوتم برا بریا لە ماسیفی بایل و خۆت باشتر بوو یعنی قەزدم ئیشی ئەوە نییە من کادری پارتی هەبووە پارچە کرا لە ئەوەی دژ بووین لە کاتێکدا 160 گروتنی مە زبدی پارتی بووە بەڵام کە تو ڕووداوەک دێتبێت دەبێ قسەی لەسە بکەی کە قسە ناکەی ترسنۆچی ناوێری تر ئەو 100,000 ترسنۆچەکە لەوەیە ناوێری ڕێیەکی خۆت بدەیت دەترسەی یان ئەوتە لە پارتی وێچێتی دەترسی
بۆیە هەر شتێک دێتن ئینسان خۆشە یەک پاشخانی خۆی ڕووداوە سیاسەکان هەڵبسەنجێنی پێشانچی بە نەک چەند جملەی شعرە یان کاچی منەوە چ مشکلەکە تۆ خەڵکێک ڕووداوەک دێتە پێش بە خۆ دەی سەر گەرم دەکەی 200 شەی دەنووسی یادە چۆ لای ماڵێ پاڵ دەدەیەوە حەقت نییە ئەو ڕووداوە کاریگەری لەسەر ڕووداوەکانی کوردستان ئەو ناوچەکە چ بەجی دێ لێ هیچ تۆ بخۆت دەنووی دەخەوی بەڵام قوربە سەریەکە لە ئەو خەڵکانەیە کە خەباتی جەماوەری مەدەنی دەکەن یعنی شەڕەکە لەوان بارەکە لەسەرەوان دەمینێتەوە ئاگەناو کەی مشکلی عەزەکە ئێمەش بەکەیف خۆمان بەکەیف خۆمان بڕۆ ڕاپەڕن بڕۆ دەبێت وا بن کورە شەرمە ئەوانە هەموو مافیان دەزن ئێوە کە جوملانە هەر چەندە سوایتەوە وەڵڵی ئەم بێزم دەتەوە ئەوەندەی ئەو قسانە بکەم وەم لێ هاتیانی نازانیت چ بڵێ چکە ئەوەندەت گوتیە دووبارەیە حەقیوە نییە مڕاجعی ئینسان خۆی بکاتەوە هاوڕێیان ڕووداوی 8 تەمووز کۆدەتا بە من کۆدەتایە تۆ ڕۆژەکە رەسی کەسێک ڕقەمیەکی ئەوەیە هاوسەرۆکی حزبەکی گەورەی دووەمە دەیان هەزار چەکداری لەبەردەستی دەستگای ئەمنی زۆنێکی گەورە دوو پارێزگا لەگەر دەسەڵاتی هاوشەریکە لەگەر پارتی پێکەوە هەموو کوهارێن بەڕێوە دەبن نموزەجێکی دەسەڵات پیشان دەدرێ کە تو کە دەسەڵات کە یاسا کە حزبایەتی قەیتانێکی قۆندرێ بێتی کە ئەو هەموو قوربانەی لە پێناوی ئازادیماندا قەشمەری خانە بۆ لای بەکەیف خۆی بڕیاردا ئەنە دەولە وەدەولەت و ئەنە القانون قانون وتە بەناوبانگەی ئینگلیس سادە بوو ئەمن یاسام یاساش ئەمنم بەکەیفی خۆت مەهزەلەیەک بڵاو دەکرێتەوە کە لە هەموو مەهزەلەکانی نەک مەسعود و مەسروور خەتەرتر مەلا مستەفای خەتەرتر کە لە 64 وای نەکردیە 66 وای نەکردیە تۆ دەی قسە ناکرد وەڵات چیە لە خزمەت لاهوور ڕادەوەستم وەڵی ئەوە درستنەوە چییە ئەوە بێ هەڵوێستیە تۆ دەبێت دەنگ هەڵبڕی حەقت نەبێت لە خزمەت جێ ڕادەوەستی ئەجا ئەو خەڵکانە کە ئێستا ئەو هەندێکیان هەن ئەو قسانە دەکەن بڕوا بکە تا بەر لە 8 تەمووزیش هەر بێ هەڵوێست بوونە بەرامبەر لاهووری و جەرائیمەکانی ئێمەمانان لا ڕسمی لاهوور ماسووداندی ئێمەمانان هەڕەشەمان لە لاهوور کردیە ئێمەمانان زڵدیەکێکی بوو بۆ ڕاوەستاینا ئەوڕۆپای ڕسوای لاهوورمان کردیە لایەکێکی مان کردیە خۆوان هەردیسان هیچیان نەدەکرد فەردا دەنیشتن ئەو پەڕی دوو جوملەیان دەنووسین تەواو حەقیان نەبوو چێ بەڕێوەی دەبا خەڵک دێنن لە پاکستان بێخەبات بکە حەقی نیە لەسەر ئەو بەس هەندێک جملە دەڵێ و دە12 کەسن بۆ خۆیان دادەنیشن و هەندە قسە دەنووسن و دەڵێ بەڵام چ دەوریان هەیە چ ڕووداوەکان بەرەوش حەقی نیە لەسەر خەڵک دەگیرێت چ دەکات حەقی نیە لەسەر دووسێ جملەی و سەری گەرم دەکاوت ئەڵێ دێم دەی تەزێنم وا دەکەم ئێکاچم 500 لای کیلو دێ خوێنەری بابەتەکەت ماڵ پەڕەگەت پەیزەکەت دەبی خۆمانە ئەو نییە کە هەچی من با دامانە 100,000 کەس خوێندیەوە ئێوە وەڵامە بابەتمان هەیە ڤیدیۆی ئەو دکتۆر پرسە سۆفی 1 ملیۆن کەس تەماشای کردیە بەس کاکە ئەوە مانەوە نییە ملیۆن کەسەکە هەواداری منە یان لەگەڵ من دەگونجێ ڕەنگی 400-500 هەزاری تەمەنای بەنزان دژی بیر بۆ چوونی من بیت بەهەرحاڵ ئەو ڕووداوە دێ ڕوودەدا ئەو قەشمەریکردن بە یاسا بە حیزب بە دەوڵەت بەو خەباتەی کرد قسەی نییە کە تو قسەش دەکەیتەوە لایەنگرە لایەنگرە تەواو حەقەتی بەڵام بیریش ناکاتەوە چ خەتەرە لەسەر ئەوە و ئەو ڕووداوە کە تا ئێستاش مایە ئەگەر هێ سەر بگری چەند خەتەر دەبی کە تەجروبەی ئەولێر دهۆک بگۆزرێتەوە لە بۆ سلێمانی هاوڕێن ئەمە لە کوردستان بووین لە دوای سویە چاپ هەموو ئانەی لە بیریانە و جیلێ ئێمە کە لە ناو شەقام و چاودێری سیاسی دەکرد پارتی دوای سویە چاپ مەسعودیان گوت ئەو دەنگۆیە هەبوو تاوان خۆ کە دەنگۆ دەبێتمانەوە نییە بەخۆ چێ لێ بوات خەڵکە دەستا داوا و دەو دەکە وەکو هەموو ڕووداوەکانی مەسعود بارزانی فازڵ میرانی فرانسۆ حەریری مخەوەڵ کرد گوتی دەبی دهۆک هەولێر وەکو دهۆک لێ بکە کوێستان با من ئەو جملەیە بڵێم من زۆر نیگەرانم لە هەندێک نخبەی سلێمانی وا پیشان دەدەن کە سلێمانی قەت
حەلەوەتی هەیە و بەس بەرقودانی کردیە و هیچ هێزەک سەری پێدانوان کاکە وا ڕاستەکە ئێ بەس هەولێری شوا بووە چاوەکەینە وەرن ئەگەر ڕۆژێک دەڵێن وەرن گفتوگۆ دەکەین بە بەڵگە و دوکومنت بزانین لەو هەولێرە هەتا سیوێکی ئاب چ جیاوازێکی هەبووە ئەگەر لە پێش سلێمانی نەبیان هاوتەیب نەبی وەلە شاخیش پێشمەرگەی هەولێر و دوهۆک کەرکووک من کەرکووک و گەرمیان و ئەوانە چ جیاوازێکیان هەبوو لەگە پێشمەرگەی سلێمانی یعنی هەندێک جار هەست پێ دەکەینەوە ئەگلەوێ دوایان گۆ حکمی پارتیتان نەدیتی ئەمەش نەمان دیتبوو هەتا سیوێکی ئاب پارتی وێچێتی پێکەوە بوون یان دوای ئەوەی 2 ساڵەگەیچێتەوە بوو هیچ جیاوازێکی گەورە نەبوو هەموو جموجۆڵەکە بوو وەوە تاریخە دەیان ڕووداومان جێڕایەتەوە لەگەر ئەوەی یعنی بەڵگەکان کەمە بەس عەدەسەکانمایە لە بیرمانە شەهیدان خۆپشاندان سیمینارەکان ململانەکانمان لەگە ئەو دەسەڵاتەی و دروستبوون و یەکەم خۆپیشاندان لە هەولێرێ زڵدی بەرەی کوردستانی بەڕێکخراو کرایە زیندانی سیاسی تیرۆرسیە لە هەولێر ئینقلاقی کرد ئەبەس ئەومانەوە نییە هەولێریش بێکەم و کورتی هەولێریش بێکێشەیە شار چێتی یان ئیبرازکردنی شارەکەی خۆت ڕاسیزمە لە چاو ئەوەی کە نەو ئەگ لە سوکایەتیکردنە بەوەی بڵێ وەڵاهی بەس شارەکەی من بەردەوام مقاومە کاکەوە گۆڕانزەئی بوو لە سلێمانی خەباتی جەماوەری زۆر لاواز بووە ململانەکان زۆر لاواز بووە جودایە یانە جۆرە حکمی پارتیش بێت سەرێ حکمی پارتیتان نەدیتێ بۆیە من لە بەوەم نییە 3 بەشی لەو دەنگە ناڕەزایەتیانی سلێمانی دژی پارتی قسەیان کە دێنە هەولێری دوهۆ بوو یعنی ترسەکیان هەیە نەحەقیشیان نییە بۆیە هاوڕیان ئەمە کە هەڵوێست خۆمان دەربڕیە لەو ڕوانگە و بووە کە پرەنسیبی مافی مرۆڤ و ئازادی بێڕۆڕا پێشێل کرایە ئەوە هیچ دیفاع لە لاهور نییە یا کورد لاهور چی ئینسان هەر عەیب بە عەیب یعنی هەندێک شت هەیە ئەمن لە ژیانم یعنی بڕواایەکی وام هەیە ئینسان هیچ شتێک لە کامە تەقدیس و ئەوە نییە بە هیچ فکرە و ئایدۆلۆجیەیەک بە هیچ شەخسێک نۆرەوەی لاهور کە لەو پەڕی خراپیەوە خۆخوادی نەگیرێ فەرز ئەمن بۆ خۆشم 100 بارەم کردووە خۆم ڕۆژ نادە 100 دومە لاهور کوڕی ئەو سیستەمە یەکێک لە جملە سەرچەکانی ئەو سیستەمە مافیایەیە و لەو سیستەمە بنەماڵی گەشەی کردیە و نەک لاهور هەموو سەرکردایەتێکی سەرکردایەتی و بەرپرسە ئەمنی و ئیداریە باڵاکانی پارتی وێچێتی هەمویان بەشدارن لەو تاڵانی دزی و ئەوەیە هەر هیچیان نەکردبی ئەخلاقیەن و حزبیەن بەشدارن ئەگە کوڕی باشیش بوو کەم دەزانم ناو پارتی وێچێتی زۆر کەسەیە جەرگی ژان دەکە لە ئەو هەموو تاڵانی و فەسادی و ناقانونی هەیە بەڵام بەشەکە لەو پرۆسەیە وەکو چۆن هاوڕێیان ئیسرائیلیەکان پاسەوانەکانی بەردەرگاکەش ئینازی هۆلۆکۆستیان حکم دەدا و دەیانگرن پێیان تاوانبارە کاکەمە پاسەوانەکان ناڵێن ئەندام کەرت و کارژێر مەڵبەندیش کارژێر لەخەکانیژە ئێوەس بە معقول نییە هەموو بەرپرسە باڵاکانیان بە تاوانباردانن ئەوڕۆ لە دەسەڵاتی یان دەتەوێت خۆت نمایشکە بەس تۆ بەشەشی لەو پرۆسە دەسەڵاتە فاسد و ئەوەیە جەنوەری لاهورە ئەجە زایدە ناڕێیان تۆ وەکو گوتم یعنی خۆت پێ هەڵبژاردەیەکی نێو کۆمەلگایە خۆت پێ دەنگەشی ناڕازیە تۆ ڕداوەکی وا گەرم و گوڕ دەکەویتە ناو میدیای جیهانی ناو میدیای عەرەبی ئاکتوێل کاریگەری سەوەی قسە نەکەی کەچێوی قسەی کرد تۆمەتەش بۆ هەڵبەستی بەجددی شەرمە و بەخۆشی هیچ نەکەی ها لە ڕووداوی سیاسی هەر جملەکان نییە من بڕوا بکەن هەموو جەبەروتی دەسەڵات لە سەیەک دابنێوە بێتاقەتم ناکات ترسم نییە بەس ئەوی بێتاقەت دەم کە دەبینم ئەو هەموو خەڵکە بەس قسە دەکا بەڵام کە دەچینە مەیدان نییە یان ئەوەتە بەس ڕێ بە خەڵک پیشاندە باشە شەرم چۆن لە خۆت ناگەی بەس نەسیعەتی خەڵک دەکەی کەسێک نییە پێ دەوێت بە خۆت چ دەکەی ئەو جملانەی دەنووسی چەندی ڕازگۆی لەگەری چەندی بە خۆت قوربانی لۆ دادەنەی تێڕوانی ناهاوڕێیان یعنی مەسەلەن هەندێک کەس نمونە دەین تۆ ئێمەش گفتوگۆ دەکەین نمونە دەینینەوە بە نمونە دوایین هەڵبژاردننی ئەمریکا هەموو چەپ و ئازادی خوازەکانی ئەمریکای زدی ترامپ دەنجیاندا
یخۆ بایدنیش هەمان کوڕی ئەو سیستەمەیە لۆ جۆن ترامپ کارەسات بوو پاڤێلە شێتێک بوو یەک تیپن ئەجت یەک تیپن تو ناکرێ لە ئەمریکا بیبرێ وەڵاهی هیچ فەرقیان نییە زۆر باش بوو هاوچێشەکان زۆر گۆڕا بایدن هاتە سەر حکوم داعش برێ هەشتی فەرقی نییە نەنا ئەوە زۆر بێویژدانیە حکومڕانێتیەک کە هەمومان لە هەولێر بووین هەمووانەی خەڵکیەوە بێرن بڕۆ ئەو مێژۆ بخێنە بزان چەند جیاوازی هەیە لەگەر پارتی کورە هاوڕێیان لە 96 لە بۆ 2005 یەک چالاکی زڵدی پارتی نەکرایە 6 یەک چالاکی بەس لە 91 لە بۆ 96 بە سەدان چالاکی و خۆپیشاندان و تیرۆر و گرتن و کوشتن و بە هەزاران شتی دیموکراسی لەو شارە هەبووە لە 5 ساڵی لە چێ لە 96 لە بۆ 2006 کە جارێک خۆپیشاندانە کرا لە هەولێرێ هەر دەقەی یەکەمیش لیاندا هەتا 2011 هیچی وانە بووەوە هەتا ئێستاش هەولێر و هەموو چالاچێک دەکرێت خەڵکی سلێمانی گەرمیان دەرێن بۆ هەولێر ڕاناپەڕێ لەبەرەوەی حکمی پارتی ئەتوونەتان دیتیە یان هاوڕێیان ئێمە مەسەلەن ئەو عەقڵی تۆمەتە یعنی بڕواکەم ئێستا ژان دەمگریتن لە هەولێر بوون ماڵی ئێمە لە گەڕەکی نەورۆز بوو هەموو ئانێزان نزیککانی خەرشاڵە و ئەو مەتاڕە ئەو شتانە بوو لێ دەژیای ینی ئەو بەسا لەگە پارتی پێکەوە زووی سەرهێزەکان یەشێکیان نەکرد با ئەوە بڵێن هەموو کەس دەزانانی 70 تەمووز هەردوو ڕۆژ بوو ئەم بۆ خۆم جێم لە زنجیری دەبابەتە لەبەر ئەوی هەموو چۆلەوانی بوو شەو بوو ئەوە بوو زیڕەید ئەوە دەهات نەدەتانی بڵێ کاکە پارتی ئەوە بدیان و لایەنگری یەکێتیە تەواو ینی تۆمەتە چیان دەدایە بەس وەڵڵاهی ئەو بێ هەڵوێستیمان بوو نەمان دەتان دەترسان بەڕاستی لەبەر ئەوەی کە دەرت دەبڕین پارتی خەتەر بوو یان ئەوە تا هەر خەڵک سەرکۆنەی دەکردی دەگوت وێ لایەنگری ئەزمەچ تەواو سەر بە یەکێتی کاکە بەزەت و ڕووداوەکی وا ڕوودەدا یان یەکێتی کە ئێرانی هێناوە ئێمە هەندێک قسەمان کرد بەرم من ڕەنگ یەک جار جیرام هەر ئەو دەمێک 2 سەعات بوو لەگە کاکادی ئەو سکرتێری عەزمی شۆیەی ئێستاوە کاک سۆران هەبوو وێنە گر بوو هەرسێکمان چوون ینی ڕیپۆرتاژ و یارمەتی کوردان و جیرە خیانەت بوو کرا لەگەڵ ئەوەی ئاگاداریش کرابوونەوە بۆ زانست ئەمە دیدارێک بوو وەڵڵایە تا چەند ساڵەی ڤیدیۆکەشم مابوو خیانەتێک بوو حزبی شوعی و کاری مۆقفی زۆر جوان بوو هاریکاری زۆری ئەوەی دەکەن لەوێن دەرەوە کەسێکی سەر بەخۆیشم دەکەن نەدەتانی تەعبیری ڕێی خۆت بکەی 1001 تۆمەت لۆ دروست بوو بەڵام هاوڕێیان بە ئەمە لێرە نمونەیەک بینیم یەکێ کە سیوێکی ئاب ڕوویدا یعنی ژیان بە هەڵوێستەوە جوانە کە سیوێکی ئاب ڕوویدا شوعی و ئیسلامی و یەکگرتو چوون لەگە تەک پارتی کرد لە کابینەکەی سیوێکی ئاب بەشدار بوون شەر مەزاریەکە ئێستا بۆتان ماوە بەڵام زەحمەتکێش و سۆسیالیستی ئەو کات و دیموکرات خوازان چوون لە سویەکی ئاب لەگەڵ یەکێتی زڵدی سویەکی ئاب بە بەیاننامە فەرمی ڕاوەستان ئیوان بە مووقف لە تاریخ تۆمار دەکرد ئەوەی ئێستاش وایە ئەوەی ئێستاش وایە کە ئەوانەی دەعمی 8 تەمووز دەکەن کۆدەتاکەی ماڵی تاالب بەداخەوە من 2 میلیای بەناو سەربەخۆ مینبەر ڕکلامێکی زۆر لۆ پاڤێل و لۆ 8 تەمووز بۆ ئیتچکۆ ئەمان هەموومان ڕۆژنامەنووس و ئەوەی دەزانین خەبەردار ڕشتە ڕاستە خەبەرە بەس کودەی بیت خەبەرێک بڵاو دەکەیتەوە فرتفێرانە ڕەنگی لە بۆ خەڵکەکی ئازادی خواست خەڵکێکی وشیار و زرنگ نارتێ نابڕێ من کە خەبەری ماڵپەڕێک دەبینم دەزانم بە چ ئاڕاستەیەک دەبا ئەمن زڵدی ئەوەی 8 تەمووز کۆدەتاکەی ماڵی تاالبانی نە لەبەر چاوی گەشی لاهوریە لەبەر وەسیلەکەیە ئەو وەسیلەیە خەتەرە وە کۆن پێشتر زڵدی سووتانی بارەگای یەکگرتو بوومە کەسێکی ئەو دەمی 2005 خۆشم پێ کەسێکی چەپێکی زۆر توندڕەویش بووین زد بووینە شانازیشە کە هیچ شتێک لەگە یەکگرتو نامانگرێتەوە بەڵام ئیشی ئێمە زڵدی بارەگا سووتان بین زڵدی ئێمە ئەمە گۆڕان ئەوەندە ئیشی لە بۆ دکتۆر یوسف محەممەد نەکرد لە ئەوروپا و لە سوید ئەوەندە ئێمە ئیشمان لۆ کرد لە گروپی عەودێش و بات خۆیان دەزانن لۆ لەبەر ئەوی کۆدەتا بوو هەمان شێوە کۆدەتا بوو ئێمە دژی ڕێگری لە کۆسڕە ڕەسوول بووینە مەحموود سەنگاویەکی کاوە کوش
کە من لێرە دوو جار شکایەتم لێ کردیە ئێوە زندیمە زندی ئەو ڕێگریەمە لە بەرامبەر دەوڵەت بەکار بێ لۆ ململانەی سیاسی ئازادی سیاسی خەڵک پێشێل بکرێت ئێمە زندی ئەوەین کە تۆمەتی قەتل و عامی زاخۆ دەدرێتە پاڵکۆسرە بەبێت تحقیق زندی ئەوەین ئەو هەموو کادیرەی پارتی زند بووینە نەک دەبین ئەو هەموو کادیرەی پارتی بە ژەهر دەرخوارد دەکرێت خۆ تەمەنای مردنیان دەکەین بەڵام نەک بە وەسیلەیە بە دادگای گەل نەک بە ژەهر پێدان نەک بە کوشتنی بەخنکاندن کاکە مەسئولی گەورەی هەموو مانگەی پاراستن ئەدیب شێروانی هەبوو زتم کاکە مەسئولی هەموو مانگەی پاراستن بوو ئەو بەو نۆعی لەناوچوو لەبەر ئەوەی ڕەفتارە کەلتورەکە خەتەرە تۆ لەگەڵی زەوق خۆتە بەس ناڕازگۆیت پیشان دەدا تۆ لەگەڵ ئەوەی هەموو دارستانی تورکیا بسووتێ ئۆکسزین و گیانیمان ئەوە ناوبی لەبەر ئەوەی ململانەی کورد و تورکەیە ئەمە لەگەڵ نیمە ئەمە لەگەڵ نیمە نێز من دیفاع لە ژینگە پێم ناخۆشە تەمەنای لم لە تو زیاتر تەمەنای ئەو تورکیە دەکەین نەک ئەردۆغان هەر فاشیزمی تورک کە پانتایەکی گەورەی هەیە لە ناوچی بەس لەگەڵ ئەوە نیم بە ملیۆنەها ئاژەڵ ماڵی وێران بووە ژینگە ئەو دارستانە کەسوتێ چ کاریگەریەکی لۆ چەند ساڵی داهاتوو بەجددێنێ نەک لەسەر تورکیایی نەک لەسەر هەموو منتیقەکەی هاوڕێیان دوایین شت ئەندێشت بڵێن زۆر کەسە بوون وەکو گوتم لە هەولێر بووی دەیان گوت یەکێتی بعدی فەرقیانە کە ئێمەشان نەگوت جەلالی زۆر خۆشە تۆمەتە بەسیتانە هەروە بە بەسیتی تیرۆریس معنەویت دەکەن ڕەنگی ئەمە ژەو غەڵەتانەمان کردی بەرامبەر هەندێک خەڵک دڵنیام غەڵەتی وامان کردێ بەس وەکو گوتم دوای سیوێکی ئاب ئەو خەڵکانەی وایان دەگوتیان لێ هات بۆ من ناکرێم دەم هەمومان خەڵکی هەولێرین هەمووشمان قسەکانی یەکترمان دەبیرە بە هەر کەسێک ئاوەڕ لە دوی قسەکانی دوێنێ خۆی بکە یان ئەو خەڵکانیشی هەبوون خۆیان پێ ئۆپۆزسیۆن بوو بڕوا بکەن لە 2009 کە گۆڕان دروست بوو تاوەکو ئاژبەتاڵی کرد تەسلیمی پارتی وچێتی بوو کوندە بە بۆ ئاسا بچووکترین شتیان لێ گەورە دەکردن ڕەخمیان ئاگیان لە پارتی وچێتی نیمە بەس کە ڕووخار گۆڕان تەسلیم بووی قسە ناکەن ئێستاکە هیچ ناڵێ ئەوە ئۆپۆزسیۆنە چخیانە ئیشی ئەوە بوو زەدی گۆڕانبی ئەوانە قین هەڵگرن و ئەوانە بیر ناکەنەوە دوای ڕوخانی گۆڕان چ کارەساتێک دروست بوو لە ناو کۆمەلگا چ پاشە کشەیەک لە ناو خەباتی جەماوەری دروست بوو چ بێ هیوایەک دروست بوو لەبەر ئەوی کاکەم ئەو پەڕی قسە دەکات دەنووسی دەبێت وابی پێویستە وابیت ڕاپەڕا بەڵام بەخۆی لە ماڵەوەی ڕاناپەڕێ چەند شەرمە ئینسان درۆزن بی چەند شەرمەوەکی مەسئولە سیاسەکان کوڕی خەڵک بەکوش دەی بەس بە خۆت لە پێشەوە نەڕۆی بەلای کەم لەو ئەوروپایە بەلای کەم لەو ئەوروپایە یان کە جیاوازیت پێ نییە کە پارتی یەکێتی نەمان لە هەولێر بڕۆ لە هەولێرەوەی جاران بکە گۆڕان نما بڕۆ لە هەولێرەوەی جاران چەقەچەق بکە جم و زۆر بکە یعنی هاوڕێیان ژیان مەدرسەیە تا دەمرین هەر قوتابین خوێندکارین ئەوەیە باشە بەڕاستی یعنی ئینسان نابێ ئاوڕ لە دوێنێ خۆی بداتەوە چەند ئەوەیە نابێ ئاوڕ لە خۆی بداتەوە لە دوو کەسی نابتەسێ نابێ ئاوڕ لە خۆی بداتەوە ئەو نەخۆشیانەی لە پارتی یەکێتیدایە بە ئەمیش مقارنە بکە بزانم چەندی لە مندا هەیە نابی هەست بە فەشەلی خۆمان بکەین و ئەوەی بتوانین ئەخرەت و مراجعەی خۆت نەکەی هەڵسەنگان ئەمە دەرێن کورد ئەزموو لە مێژوو خۆر ناگرێت باشە هەمومان کاکە دەوی ئەزموو لە مێژوو کۆن ماوەەر بگرین تەقیماتمان سەقەت بووە لێکدانەوەمان دروست بخۆ ئەگەر ڕاست وایە هەمومان ڕاست لۆ فکرەکەمان بە پێش ناکەوی لۆ ئۆپۆزسیۆن بوونی مەگەشە ناکە لۆ خەڵک لێمان خەرناتەوە بەسەرێ ئەگە بەشەشی لە دەرەوەی ئیرادەی مەبی بەشەشی کەم کورتی لە خۆمان هەیە لە خۆمان هەیە هاوڕێیان لەوە ئاسانتر نییە لە سەد جێی بیرەیەک بخۆی یان بیرەش نەخۆی برایەکی موسڵمان بین کۆمەڵێک جملە فرێدەیە ناو خەڵک بەڵام کاچی من خۆزیە 100 جار دەرێم وەکو ئەسکەری وەکو سەربازی بایە وەکو ئیجازە دەرهینانێک بایە هەر ئیمتحانی تیۆریەکەت نەکرد پراکتیش کرد بهات بە یەک جار خۆ پیشاندان بکەی
وەرن ئەوانەی ئەو قسانە دەکەن کە بڵێن هیچ جیاوازێک نییە دوای ئەو بڕۆنە سلێمانی ئەوکو کۆن تەعامل بکە بنمونە ئەوە کاکە نەدیفاع لە لاوریە هەندێشت هەیە مەسەڵەن من ئێستاش دەزانم پارتی بڕوە هێزێکی ئیسلامی ڕادیکال بێتن لە پارتی خەتەرتر دەبی ئێوەڵا من دژم لە ئێستاکەوە بەجددیم ئەو هەندێک هێز ئیسلامی هەن ناڵێم هەر هەمووی بەڵام هەندێکیان هەن بێنە دەسەڵات دەبێت ڕەحم لە بۆ پارتی بخوازین یعنی بڵێن هەزار ڕەحمەت لە کفن دز لەبەر ئەوان بڕوان بەس بە بیر و باوەڕەکەی خۆیان هەیە بنمونە ئێکاچی من ئێستامە دیتمان قۆناغی نێچیر بۆ ئەسمونە لە قۆناغی مەسروری باشتر بوو لە ڕووی بەلای کەم لە ئازادی سیاسی کورە و مەسرور هات کوتەکەی چەکوت چەکچەکەی گەورەکەی پێیە تەورە هیچی نەهێشت دوو ئەو قسەی کۆتاییشمان ئەوە بێ دەبەنجیە هاوڕێیان دەبەنجیەوە دەبی لەسەری ڕابوەستی 27 مەسرور بارزانی کە گوێی لە هەموو ئیدانەی نێودەوڵەتی ڕانەگرت یان لە بەرامبەر کەسی و پێنج زیندانیە بەزەوقی خۆی کرد تۆ ئاڵوگۆڕ لە شێوەی خەباتی سیاسی خۆت نەکەی لە شێوەی خەباتی سیاسی خۆت نەکەی دوای ئەو هاوکێشەیە کە مەسرور پیشانیدا فشەی بە هەموو ئەوە دێتن دیارە ئەوەی مانەوە نیێتەوە بۆچی مەلیش سعودیا ئەو کە خاشفتی کوشت وەچی ئەردۆغان کە هەموو دنیا ئیدانەی دەکات لە سەرهەدەپا وەچی کورە لێرە ئەمە سوید گەنج کەسێکمان لە ئەریتریا جیرای 12 ساڵە سوید توی بەرنادرێ ئەو هەموو ئیدانە دەکرێت وەک نازانم دنیاکشتی کە لە مەسرور ژۆرە یان ئەوەی 8 تەمموز دوو ڕووداون دوو هاوکێشەی زۆر گەورەن هیچ قسەیان نییە بەس هەردوو لە مافیان تاڵانچین دەزن میلەت ڕاپەڕە باشە باوەڕ لە خۆت بدۆ خەڵک بە خۆت جگەلەوەی ڕاناپەڕی خەڵک چلۆ ڕاناپەڕی کەم و کوردەکە لە چێن دەرەیە هاوڕێیان کاتە خۆش هەویستمەوە چەند سەرنجە بدەم ئەوە دیدی بۆ چوونە هەر کەسە دیدی بۆ چوونی خۆی دەدەبڕێت با فێرە مەدەنی بین مەدەنی قچەک جودا بین دوور لە تەشهیر دوور لە بریندارکردن یعنی ئێمەش ناڵێن بنمونە ئەوانەی کە بێدەنگ بوون سەر بەپاوێلن یان ڕۆژانی داهاتوو بە دیار دەکەویتن هەر کەسە سەر بە چێ و چێ نییە کاچی من ڕووداوەکی سیاسی و گوتم ڕووداوی سیاسی ئینسان دەبێ قسەی لەسەر بکە بە پێی ڕەفتارەکە چ جۆرە مامەڵەیەک کرایە یعنی ئەگەر نەک پارتی ئەگەر پەکەکە بێت کۆدەتا بکات بەسە پەرلەمان بنمونە تۆ دەبێت دەنگ هەڵبڕی ئەگەر پەکەکە بێت سەردەش عوسمانە تیرۆرەکە دەبێت دەنگ هەڵبڕی کە من پەکەکە ڕێزی تایبەتیان هەیە بۆیەوە دەڵێم کاتێک خۆش